کاکتۆر هەورامان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەی بەڕاستی لە مادەی یەکەم لە ئامانجەکانی یاساکە مادەی یەکەم بڕگەی یەکەم ئێمە دڵخۆشین کە باسی دادپەروەری ئەکرێت، بەڵام لە ڕاستیدا بەرجەستەکردنی دادپەروەری کە ئەم یاسایە دەیەوێت بەشێکی ئەو دادپەروەریە لە کوردستانە جێبەجێ بکە. من پێم وایە لێرە ئەوەی کە گرنگ بێ ئەوەیە کە میلەتەکەمان ئەم دادپەروەریە لە دوای جێبەجێکردنی ئەم یاسایە بە چاوی خۆی ئەگەر بەشێکی کەمیش بێ بیبینێت. خۆشبەختانە لە مادەی 15 باسی ئەوە کراوە کە ئەو پارەی کە لەم بەهۆی جێبەجێکردنی ئەم یاساوە ئەگەڕێتەوە چۆنی لێ ئەکرێت، بەڵام بەڕاستی زۆر مەتاڵتیە، زۆر ڕوون نییە، زەمانەتی تێدا نییە و ئەتوانم بە دەستەواژەیەکی تر بیڵێم ئەم یاسایە باسی ئەوە ئەکا کە ئەندازەیەکی کەمیش بێ لە گیرفانی ئەوانەی کە بە نایاسایی خانەنشین کراون یام پلە باڵاکان یام ئەوانی دیکە کە باس کراوە کە لەشکرێکی گەورەیە لە کوردستانە، باسی گیرفانی ئەمانە کراوە کە ئەندازێک لەم پارەی لێ دەربهێنرێت، بەڵام باسی گیرفانی دووەم نەکراوە کە ئاخرێتە گیرفانی چێوە بە حەقیقەت. ئەم یاسایە ئەبێ زۆر بەڕوونی تێیدا بێ کە دووشتی بچووکی تێدا بێ بەڕاستی خەڵک دڵی پێ خۆش ئەبێت. یەکەم ئەو بەناو پاشەکەوتەی موچە ئەبێ بە هەر جۆرێک بێ لەو پارەی کە ئەجێڕدرێتەوە لە دوای جێبەجێکردنی ئەم یاسایە شتێک بۆ ئەوان دابنرێت، ئەوەی کە بەناوی پاشەکەوتی موچەوە کرا لە کوردستانە و هەروەها کەمترینی خانەنشینی بەڕاستی بە مەتاڵی هاتووە. ئەبێ کەمترینی خانەنشینی لێرە دیاری بکرێت، دەقی لەسەر بکرێت. ئەگەر ئەمە کرا ئەو کاتە بەڕاستی ئەو بەشێک لەو بنچینەی کە خوای گەورە فەرمێ کەی لا یەکونە دوولەتەن بەینە الئەغنیاء منکم، بۆی پارە و سەرۆت و سامانی وڵات تەنها لە بینی دەوڵەمەندەکانە وەرنەسوڕێ و نەیە و نەڕوات، و ئەوەی کە پێغەمبەری ئیسلام صلى الله عليه وآله وسلم فرموویەتی تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم. ئەبێ لە دەوڵەمەندەکانیان وەربگیرێتەوە بخرێتە گیرفانی فەقیرەکانیان بەڕاستی. ئەگەر تۆ تەنها لە گیرفانی دەوڵەمەندەکان و پلە باڵاکان وەریگریتەوە و دووبارە بیخەیتە ناو تونێلێکی مەجهول ئەم سەری دیار بێ ئەو سەری دیار نەبێ بەڕاستی سوودێکی نایە. بەو هیوایی مادەی 15 لە کاتی خۆیان ئەم بابەتە چارەسەر بکات. زۆر سوپاس.